ساتی دەرکردنی فەرماندەی هێزەکانی پاسەوانی سنوورە لە پرسەی ئەو گەنجە کۆڵبەرەی لە هەورامان کوژرا. دوێنێ لەسەر سنووری هەرێمی کوردستان و ئێران هێزەکانی پاسەوانی سنوور تەقەیان لە گەنجێک کرد بە ناوی ئارام خەلیل کە پێشگەیاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستدا. کوژرانی ئەو گەنجە کووردە کاردانەوەی زۆری لە دوای خۆی دروست کرد، بە تایبەت دوای ئەوەی ئاشکرا بوو کە لەلایەن هێزەکانی پاسەوانی سنوور کوژراوە. حەمای حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری بە توندی هاتە دەنگ و گوتی کاری پاسەوانی سنوور پارێزگاریکردنە لە خەڵک نەک کوشتن. ساڵی ڕابردووش بە هەمان شێوە ڕووداوێکی لەم شێوەیە ڕوویدا. من و جەمیل هەورامی نیوەی پارەکەماندا بۆ ئەوەی سوڵحی عەشایری بکرێت، بۆیە ناکرێت ئەم ڕووداوانە دووبارە ببنەوە و پێویستە سزای بکوژ بدرێت. برای گەنجە کوژراوەکە ئەم مێوارەیە هاتە دەنگ و گوتی براکەم لەبەر خراپی بارودۆخی ژیانی کاری کۆڵبەری کردووە و کارەکەی نایاسایی نەبووە تاوەکو تەقەی لێ بکرێت و بکوژرێت. خەڵکی هەورامان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هاواریان لێ هەستاوە و هاتنە سەر شەقام. ئەوان دەڵێن چۆن دەکرێت خوێنی گەنجانمان بەم شێوەیە هەرزان فرۆش بکرێت و وا بە ئاسانی تەقەیان لێ بکرێت و بکوژرێت. ئەمڕۆ لە کاتی ڕووماڵی دەستگاکانی ڕاگەاندن بۆ ئەو ڕووداوە هێزە ئەمنیەکان هێرشیان کردە سەر ئەڤین عەتا، پەیامنێری کەناڵی زووم و بە سەختی برینداریان کرد. دوای ئەو ڕووداواش ئەو ژنە ڕۆژنامە نووسە گوتی هێز ئەمنیەکانیان بە شێوەیەکی ناشرین پەلاماریان دام و شانم و دەستم لە جێ چووە. سەرڕای هەموو کاردانەوە و ناڕەزایەتیەکان تاوەکو ئێستا پاسەوانی سنوور هیچ ڕوونکردنەوەیەکیان بەڵاو نەکردوتەوە و بێدەنگیان نواندووە.